ساعت بس هواي آوكي نيو ساعت شون بخوام دار نيو ساعت لو حجة دارت ما يقطر عام نقدر بو خوايا بو ما كدسم بياتي قطري عام نقدر ينظر رجع عونا يتوا أي خلنا خوشية خل من الكوربي هيا أي خل خوشوري خويا شوا ئەمساڵ ئەڵێن کێشەی ئاو هەیە لەم گەڕەکانی سلێمانی ئێمە خۆ ئەزانین ئەمساڵ وایە بەس کێشەی ئێمە ئەمساڵ نەبووە ئێستا ئێمە 5 ساڵە لەم گەڕەکان ئاوی ئەم گەڕەکە هەروە بووە وەڵی بڕوا بکە کە یەتەوانێ 6 ڕۆژ جارێ 7 ڕۆژ جارێ نایەڵێ بخایێنێ تا 2 سەعات جارێ چارێکی 20 دقه بێ ئاوی مزەخەکە هەوای دەرکەیت هەر هەوای دەرەکەیت و ئەگریتەوە دیسانەوە هەواکاتەوە یعنی دوای 6 ڕۆژ جارەکەش ئاوا هەیە ئەوانەی خوارەوە 3 سەعات دەخانێ ئەوەی ئێمە سەعاتێک و 40 دقه سەعاتێک و 20 دقه ئەیگرێتەوانێ یعنی تۆ هەمووشی حسێت کە هەمووی 2 ماڵ و 3 ماڵ یعنی بەشی چی ئەکات ئێوە مامەڵەتان زیاتر لەگەڵ ئاوکاریە بۆ حەوشە و بۆ موبەردە و بۆ قاب و قاچاق و بۆ جلو ئەوانە ئەم دۆخە تاچەند ئێوە ناڕەحەتەکە وڵی ئێستاگە تۆ زستانیش بێت بڵێ ئاوکەوا بقینە بەس خۆمان نزانین هاوینەکەی گەرمە تۆ هیچی پێویست نەبێ موبەڕیدە و پێویستە خۆشتنە جلشتنە ماڵشتنە هەر بەخوا ڕزیلیژەکەیت یعنی زۆر دەست پێواگری بەڵام کێشەکە هەل نابێ ئێمە ئەڵێن ئەم ساڵ بە ئەم سلێمانی وا بووە بەس ئەم گەڕەکە 5 ساڵە هەروایە یعنی کێشی ئەم ساڵمان نییە ئێمە بڵین وڵا ئەم ساڵ بە ئەم سلێمانی وای گلەی بکەین بەس کێشەی ئەم گەڕەکە هەروایە جارێکە بەری ئەیاتەوە هەموو دەکەی کەمە هەم چارێکی 20 دقه بێ هەوای مزەخەکە دەرکەیت ئەیگریتەوە ئەڕۆیتە سەر و دیسانەوە هەوای کردوێتەوە یعنی ئەمە لە هیچ گەڕێکێکە ئەم کێشەیە نییە زۆر باشە دەست خۆش بێ حازی تۆ پێم بڵێ وەزعی تۆ چۆنە خێر بێن سەر ئەو چاوم ئەم بێ ئاوێ چەند ناڕەحەتی کردوین زۆر ناڕەحەت بووین زۆر یانزە ڕۆژ ئاو نایەتەوە ئەی خەڵ نەخۆشیەیە خەڵ مناڵ کۆرپەی هەیە ئەی خەڵ خۆشۆری خۆیە شووە ئەی کاگەگەم بەرداستێ بەردەوە کۆلی پارەکڕی ئاونی یاریکەی ئەوە ژیانە بەخوا هەرتێتە هیچ بارێتیانێ هیچ ینی کێشەکانمان بە گەورەی خوا وەسڵەکەی مە سبرە هەموو مانگی سبرە ئارە بەخوا وەرە پیشانی دەم سعادی ئەوە ئاوتان بۆ نایەتەوە هەر نییە نی نيو ساعت بس هواي آوكي نيو ساعت شون بخوام دار نيو ساعت لو حجة دارت ما يقطر عام نقدر بو خوايا بو ما كدسم بياتي قطري عام نقدر أم دار آوكا هاتا توا والله دعوة كم لبين دار الله يعني بدي أم خلق بدن غيا فقيرة كرياتية نيتي بتنكر ببلعابي بويان هالكر إما خاون كسكان سيدو أنفال بتنكر بيت مانگی 5000 یعنی هەر جاری 5000 مالی وبین ئەو ئاوا قەتع بێنە بێ چونکە هیچ ئیسفادەیەکی نییە با بەتەنکەر شۆڕشی نوێ لەو بەرەوەی بەتەنکەر بۆ ینی کوڵە لە ئێمە باش